پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام فێری یەکێ لە سونەتەکانمانەکە لا یەأکل طعام حتى يذهب بخاره، واتە ئینسان وا باشە کاتێ نانەخۆی ئەگەر نانەکە زۆر گەرم و چێشتەکە بڵین ئەڵێ هەتا بوخارەکەی نەچێت، واتە هەڵمەکەی نەچێت پەلەمەکە لە خواردنی. یەکێ لە سونەتەکانە کە چێشتێتە بەردەمت سونەت وایە کەمێ هەڵمەکەی بچێ باشترە کە ئینسان ئەو چێشتە بخوا ئیسفادە هەیە. یەکێ زەرەرەکانی ئەوەیە کە ئەو ئینسانە ئەو مرۆڤە گەپەلە بکە ئەو چێشتە لەوەیە دەم و ئینی بستێنێ. ئەمە وەک لایەنی لایەنی حیکمەتی طبیشی زۆرە، چونکە چێشتی گەرم و نانی گەرم شتی گەرم زەرەرەدا، چونکە چۆن ئاوی سارد زەرەرەدا بۆ مەعیدە، چێشتی گەرمش ئاوە زەرەری خۆی هەیە. پەلە نەکەین لە نانخواردنە، سونەت وایە و کەمێ بە ئەو چێشتانە کە دەیخۆین کەمێ سەردۆ بێ باشترە لەسەر سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. فەرمووبانێژەکانمان بکەین.